بەڕێزان و خۆشەویستان بینەرانی بیسەرانی خۆشەویستی کورتکان ئەڵام کات و هەموو کاتێکتان باش لە هەرکێ ئەم دنیاە دەنگ بە ڕەنگی ئێمە دەبین لە خزمەت ئێوەدان بەنسبەت ڕووداوەکانی ئێران و کوردستان وەکو ئاگادارن ماوەیە دەچێت بۆ 4 ڕۆژ ئێران شڵەژاویکی بەخۆی و بینیوە بە تایبەتی تێچوو هەزینەکان زیاتر بەداخەوە لە کوردستان بووە. وەکو ئاگادارن ناوەندی هاوکاری حزبەکانی کوردستانی ئێران نزیک بە 2 ساڵە پێکەوە کاری هاوبەش دەکەن و توانیویانە کاریگەری خۆیان لە کۆمەلگای سیاسی ئێران و کوردستان دابنن. ناوەندی هاوکاری توانیانی لە نەورۆز باش دەرکەون، توانیان لە دوێ ڕەشەممە کارێکی باش بکەن و بە هیوایەکی سیاسیان بە کوردستان بەخشیەوە توانیانە ئیدی تەنانەت لە هەواڵەکانی سانسۆر نەکرێن. ئەوە کە دەبینین زۆر جار کە پێکەوە کار دەکەن و هەڵویست دەکەن و تەنانەت کاری هاوبەش دەکەن لە میدیاکانە باسییان لێ دەکەن. ئەوە نیشان لەوەی کە پتانسیلی سیاسی کوردستان لەسەر ئەو حزبانەی کە ڕیشە و جێگە و پێگەی تایبەتی خۆیانیان هەیە ئەگەر بیان هەیە پێکەوە کار بکەن و بە خۆشیەوە خەریکن دەتوانین کاریگەری خۆیان هەبێ. ئێمەش بەنسبەت ئەو مۆزوعاتەکە لە توتە ئاراوە و لە کورد کاناڵەوە هەوڵمانداوە کە ڕووماڵی ڕووداوەکان بکەین لە خزمەتی نوێنەرانی بەشدار لە ناوەندی هاوکاری داین بە بەشداری هەرکەم لە بەڕێزان کاکە تاهیر مححمودی ئەندامی دەستەی کارگەری حزبی دموکراتی کوردستانی ئێران زۆر بەخێوی، کاک ئومید ئەحمەد زادە ئەندامی جێگیری کۆمیتەی ناوەندی کۆمەڵی شۆڕشگەرانی کوردستانی ئێران زۆر زۆر بەخێوی و هەروە کاک تەها عەلی نژاد ئەندامی کۆمسیۆنی ڕێکخراوی نوێخۆی وڵات زۆر بەخێوێن و بە بەشداری کاک ئیسماعیل شەرەفی ئەندامی کۆمیتەی ناوەندی حزبی دموکراتی کوردستان بەخێوێن. لە بەڕێزەوە دەست پێ دەکەم قوربان کاک تاجان، ضرورەتی ناوەندی هاوکاری بۆچی دەگەڕێتەوە و چ بوو کە هەست بەو مەسئولیەتە کرا کە حزبەکان ئەو حزبانەی کە پێیان دەبێت ئەو 4 حزبەکە ڕیشەدارترن پێکەوە کار بکەن؟ بەڵێ منیش پێشەشی سوپاسان دەکەم بە خێراتنی میوانانی بەڕاز دەکەم و سڵاو دەنێرم بۆ بینەرانی بەڕازی کورد کاناڵ ئەوەی کە جەنابەت ئیشارەت پێکرد بە پێی تەجروبە و تێکۆشانێک کە هەرکام لەو حیزبانە لە نێو خەڵکی کوردستانی ئێراندا هەیەە و بەڕابردوویەک لە کاری سیاسی و بەرەو ڕووبوونەوە لەگەڵ دوژمنێکی دڕندەی وە کۆماری ئیسلامی ئێران ئەوەی دەخواست و بگرە زۆر پێشتریش کە ئێمە لە مەیدانی کاری هاوبەشدا بەیەکەوە دەربکەوین و کار بکەین و هەم داوای خەڵکی کوردستانی ئێران بوو هەم ئەوەی کە ئیشارەتان پێفەرموو ضرورەتێکی حتمی بوو کە ئێمە بەکاری هاوبەش و بەیەکەوە دەربکەوین. لە ڕاستیدا بەو پێی کە دوژمنەکەمان لە هیچ چەشنە سەرکوتێک درێغی نەدەکرد و بە هەموو تواناوە هەوڵی لەناو بردمانی دەدا و ئێمەش بە تەجروبەیەکی سیاسی هەرکام لەو حیزبانە لە نێو کۆمەلگای کوردیدا لە کوردستانی ئێران لە هەموو مەیدانەکاندا چ لە خەباتی چەکداری چ لە خەباتی سیاسی پێویستێک بوو کە ئێمە ڕوو بە دنیای دەرەوە و ڕوو بە خەڵکەکەمان جوابێک بدەینەوە پێیان بڵین کە ئێمە دەتوانین بەیەکەوە کار بکەین سەر ڕایبیر و بۆچوونی جیاوازمان کەەوە شتێکی زۆر سروشتێ بە تەجروبە وەرگرتن لە پارچەکانی دیکەی کوردستانیش دیتمان دوای ڕاپەڕینی ساڵی 1991 لە هەرێمی کوردستان حیزبەکان بە پێکهاتنی بەرەی کوردستانی کارێکیان کرد کە بتوانن تەمسیلی خەڵکی باشووری کوردستان بکەن. ئێمە نابێت تەنیا ئەو قۆناغی ئێستا ببینین کە کارێکدا دەکەین بەڵکو لە داهاتوی کوردستانی ئێرانیشدا محکومین کە بەیەکەوە کار بکەین و بەیەکەوە دانوستان بکەین و وەک ڕاکاری هاوبەش بەڕێوە بەرین. ئەوەی کە ئەرزم کردی لە کاتێکدا ئێمە دەتوانین بەیەکەوە یەکدەنگ بین بە بێگومان دوژمن حیسابێکی دیکەمان لێ دەشێشێ و دۆستەکانیشمان خۆشحاڵ دەبن بەوەی کە ئێمە لەسەر یەک میز دەبینن بەیەکەوە لە هەمان کاتدا هەر ئاڵوگۆڕێک کە لە ئێراندا بێتە پێش کاتێک بە یەک دەنجی و بە یەک گرتووی زیاتر کار بکەین دەتوانین پەیامێکمان پێبێ و ڕوو بە بنەماڵەی شەهیدان بە بنەماڵەی کادر و پێشمەرگەکان و ئەو خەڵکانەشمان کە حتا لەگەڵ حیزبە سیاسیەکان و ئەو 4 حیزبەش نین خەڵک پێ خۆشحاڵە بە یەک گرتووی یەک دەنجی چون هیچ کاتێک ئێمە لە یەک گرتووی زەرت ناکەین. زۆر سپاس دەگەڕمەوە خزمەتت کاک ئەمیدی بەڕێز. ماوەی 3 ڕۆژە ئەو ڕووداوانە کە لە ئێران و لە کوردستاندا هەیەوە هەروەک کە ئەرزی ئێوە بینەرانم کە زیاترین تێچوەکان لە کوردستان بووە بەڕای جنابن ناوەندی هاوکاری تا ئێستا چەندە توانیە خۆی دەربخات دانیەکەم وەکو پاڵپشتی وەکو پشتوانی و لە ئاستی چاوەڕوانیەکانی خەڵکی کوردستان. بەڵێ سەرەتا منیش احترام و سڵام هەیە بۆ هاوکارەکانتان و بینەرانی کەناڵەکەتان. ڕاستیجا سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت ئەم پێم وایە لەم شەرایەتە ئەم 3 ڕۆژەکەەوە هاتە پێش ناوەندی هاوکاری بۆ خۆی 3 دانە ئەتڵاعیەیدا نسبەت بە حوادث و اتفاقات و خۆپێژاندانەیەکەوە بە مشەخەسی داوای چیدان کردووە. دیارە چەند شتمان هەبوو کە مهمترینی ئەوە بوو کە ئەم 4 حەزبەکەوە لە ناوەندی هاوکاریدان وەکو هەمیشە پاڵپشتی خۆیان لەو حرکەتانە ڕاگەیان و تەشویقی خەڵکیان کرد بۆ یەکێتی و اتحاد و پێکەوە بوون و لە هەمان کاتیشدا
جیا لە ئەوەی کە بە شکلی ئەطلاعیە کاریان کردو ئەطلاعیاندا وەفقکار لە ناوەندەر هەمان کاتیشدا بەردەوام بە تۆ کەناڵە خەبری و بە شکلی ارتباطیەکان کەناڵە ارتباطیەکان تەلاشیان کرد لەگەڵ خەڵکی ناوخۆ ارتباطیان بێ کە بتوانن اتفاقاً بەعکسیشەوە ئەوان کە لە ناوخۆدان ئەوان ڕێکار مشخصکەنەوە بۆ ناوەندی هاوکاری ئەوان پیشنەهات بدەن بزانن چە حەزبەکان چیان چه بڕیارێ بدەن ئایا بیکەن بە تەحەسۆنێکی ئاعترازی ئایا بیکەن بە اعتسابێکی عمومی یا بە هەر شکلێ بۆیە لە ڕاستیدا ئەو حرەکەتە ناوەندی هاوکاری بۆ خۆشی خوێندنەوەیکی تایبەتی بوو لەو حرەکەتە تازانەکەەوە هاتە پێشەوە چونکە ئەو حرەکەتە هەروەک دەزانن تەفاوتگەلێکی بوو لە تەک حرەکەتگەلی ئاعترازی پێشترە بۆیە دیارە ناوەندیش بە تەجاربی پێشترەوە کە هەروەک کاکتەهر ئاماژەی پێکرد ئەمجارە شکلی جۆنبشەکە تۆزێک ڕەنگە متەفاوتتر بووی بێگومان ناوەندی هاوکاریش بە تەفاوتی جۆنبشەکە سای کرد تەلاشی کرد ئەکتیڤتر بێ و گۆڕای گۆڕ بەدانی ئەطلاعی و بەیانیە جۆنبشەکە هدایەتکە تەفاوتەکانیش بۆ جۆرەکەوە باس کرا هەم پێم وابێ لە کولیە تا 4 شکڵی هەبوو یا 4 تیتری هەبوو یەکەم شتی ئەوە بوو کە ئەم جارە بنسبەت جارگەل پێشتر و زیاتر لە 130 شار بەشداری ئاعترازەکانیان کرد بوو لە سەراسەری ئێرانە دوم چت ئەوە بوو کە بە شکلێک ڕادیکالیسمێک بوو لە حرەکەتەکانە ئەو ڕادیکالیسمە وەکو ئاگردانی بانکەکان دیارە پێشتریشە بوو بەڵام ئەم جارە لە حەجمێکی زۆرا بوو و هەروە کڵانتەریەکان و ئەو شۆنە دەوڵەتیانێکەوە حکوومەت هەیەی یەکی دیکەی هەو تەلەفاتێک و کوشتن و بریندار و بەدیلگردنی خەڵک ئەم جارە بەنسبەت جارەکانی دیکە لە حەجمێکی زۆرترا بوو و لە نهایتیجا سەر کوبێکەوە ئەم جارە کرا جۆنبشەکە بەگشتی لە ئێرانەوە بە تایبەتی تر لە کوردستانە ناوەندی هاوکاری سعی کرد بە خوێندنەوەی تازەی ئەمانە بە جەلساتێکی بەردەوام و دیارە ڕاستە کە سێدان ئەطلاعیە دریا دەرەوە بەڵام جەلساتێکی زۆر گیرە کە بەردەوام هەم ئاگایان لە حەزبەکان لە یەکترین بێ و هەم ئاگایان لە ناوە بێت و بتوان بە خوێندنەوەکی تازە بڕیاری تازە دەرکەن سپاس قوربان کاک تەها بە حکمی کاری جنابەتکەندامی کۆمسیۆنە ڕێکخراوی نێوخۆی وڵات ناوەندی هاوکاری لەباری کاری تەشکیلاتی و چەندە توانیە بەنسبەت ئەو مۆزوعاتە کە تێداەوە بە تایبەتی ئەم ڕووداوانی خۆپێشاندانەکان لە کوردستانیان بتوانێت کاری هاوبەش بە ئایا توانیەتی بە جوورێ کاریگەری لەسەر ئەو مۆزوعی هەبێت منیش بەش بە حاڵی خۆم ڕێز و سلااو سپاسمەیە بۆ ئێوە هاوکارانتان و سپاسان دەکەم بۆ میوانداریتان با تۆجە بۆی کە ئەم اتفاقانێکی خەریکە ڕوودەدا بەڕاستی حاڵتێکی ناڕزایەتێکی مەدەنی و ناڕزایەتێکی سیاسی زۆر قوڵە کە سەرچاوەکەی دەتوانین ئەگە باسی لێ بکەین دەگەڕێتەوە بۆ یەک سەری داواکاریهای ئەمیقی نەتەوەیی و میلی و مەدەنی و دەرواقع شتایە کە ژیان و زیندگی و فکر و بیر و باوەڕی خەڵکی ڕۆژانە پێ دەڕاتە پێشێ و لەسەر تەکتەکی ئەو کەسانی کە لە نێو کۆمەلگایەدا زیندگی دەکەن چ لە کوردستان بن چ لە ئێراندا بن بەڕاستی تاسیری خۆی دادەنێت و زیندگی ئەوان تووشی چالش دەکات باتەوە جوبەوەی کە ئەگە ناوڕۆکی ئەم بزوتنەوە و جنبشە کە دمشادەکەین زۆرتر تەبقاتی خوار هەیە یعنی ئەساساً تەبقی متەوسطی شاری و تەبقی کاریگەری حتا بەواسطەی ئێلێمیەک یا ئایتیمێکی وەکو بنزین لە باسی ئابووریدا ئەوەندەی فشار لەسەر بووە کە خۆی بۆ کۆنتڕۆڵ نەبوو هاتە سەر شەقامەکان ئەمە نیشان دەدا کە ژیانی قسمەتێکی زۆر لە خەڵکی ئێران لە نێو تەبقی چینی هەژار و فەقیر و تەبقی متەوسطی شاریە کە بەڕاستی حتا بنزین دەتوانێت لەسەر سیاسەتەکانی ئەو خەڵکە لەسەر بیر و باوەڕی ئەو خەڵکە تا حدێک تاسیردا بنێ و بتوانێت واکۆنیش نیشاندا بۆ تەسمیمانی کە دەوڵەتەکان و ڕژیمەکان دیگرن بۆی کە ڕۆژانە زیندگی خەڵک کۆنتڕۆڵکەن چون دەستیان لەسەر جێگایەکدا نابوو کە بەڕاستی تەبقەیەکی زۆری نێو کۆمەلگای ئێران و حتا کوردستان کە گشتیەکت مشاهدەکەین بەڕاستی ئێمە لە کۆمەلگایەکدا زیندگی دەکەین کە ئیسtisمارێکی هدایەت شودەی تێدایە یعنی علەنەن هەم ستەمی میلی تێدایە هەم ئیسtisماری تێدایە هەم شێکافێکی تەبقاتی ئەمیقی تێدایە کە تەواوی ئەوانە لەسەر شانی تەبقەی هەژار و فەقیری ئەو کۆمەلگایە وەختی کە تمشادەکەی ئەکسەریەتی خەڵک کارەکەیان مەسەلەن بە وەسایلی نەقلیەیە بە بنزینە و لەسەر دەرامەدیان و ژیانی ڕۆژانەیان تەسیری مەفیدا دەنێت ئەوە بەعیسی یەک نەوە واکۆنیشێکی
ئەمیقی ئیجتماعی و مەدەنی دەبێت کە خەڵک بێنە سەر شەقامەکان و واکۆنش نیشاندەم بەو سیاسەتە کولیانی کە دەوڵەت بێتی لێرەدا ناوەندی هەوکاریەکان بە پێی ارتباطێکە لە نێو خۆیەتی ئەوڵان وەزنێکی سیاسی لە نێو معادلاتی سیاسی کورد کە بەوجود هاتووە و بۆ زۆر یەک لە مەسائل و بۆحرانها و مەسائلی میلی کورد دەتوانێت جوابێکی قاتع و مشخصی بێ کە دەتوانێت بە جۆرێکیش ڕاهنمایەک بێ بۆ کۆمەلگای ژوورێ کە خەڵک بەرەو چ ئاستێک بڕۆن و چی داوا بکەن و ئەو داواکاریانی خۆیان چون بێنە کایەوە لەبەرەوەی کە خەڵک بتوانێت واقعا دەنگی خۆی بکات بە سیاست و قسمەتە لە مەسائل و مشکلاتەکانی خۆی هەڵکات یا ئەو جنبشە توان و پێتانسیلی ئەوەی بتوانێت ئاڵوگۆڕێکی ڕیشەیی لەو کۆمەلگایەدا بە وجود بێنێ یا ئەو تالبانی خۆی بەدەست بێنێ قاعدەتەن ناوەندی هەوکاری لە زۆر یەک لە جێگاکاندا بەش بە حاڵی خۆمان تا ئەو جێگایی کە کۆمەڵی زەحمەتکێشان و سایری لایەنەکانی کەش باسییان لەسەر کردەوە و تەمەرکوزیان لەسەری هەیە جەزبی نوخبەهای سیاسی و مەدەنی بۆ هێدایەتی ئەم جنبشە قسەی ئەوڵ دەکات يعني ئێمە زۆرمان بۆ میومە کە سەتی ئاگایی‌های سیاسی ئیجتیماعی خەڵک بچێتە سەرێ مطالبات کاملا واقعی بێت جەنبەی سیاسی بەخۆی بگرێ و بتوانێت حداقل یەک دانە فەصلی جدید لە ئاڵوگۆڕی سیاسی کوردستان یەک دانە فەصلی جدید لە فەلسفەی سیاسی و فەرهەنگی سیاسی مشارکەتی لە کوردستان دەبێنێتە کایە کە لێرەدا بەڕاستی نەخشی نوخبەهای سیاسی کە ئەحزاب لە دوورەوە بەرحاڵ ئاگاداریان هەن ناوەندی هەوکاری ئاگاداریان هەیە و لەگەڵ ئەوانە ارتباطیان هەیە دەتوانێت لە دروستکردنی ئەم ڕێکخراوانە لە ژوورەدا بە سوورەتی هەدەفمەند و داواکاریهایەکی کاملە نەتەوەیی و میلی و مەسائلێک کە دەگەڕێتەوە بۆ ژیانی ئینسانەکان تەسیرێکی عمیقدا بنێ و بتوانێت تا حدێک دەستاوەردەکانی بەدەست بێنێ بۆیە بەڕوای من قسمەتێکی زۆر لەو کارێک کە ناوەندی هەوکاری تا ناتوانێتی بیکات جەزبی نوخبەهایەکە کە تەسیرگوزارن واقعا جنسی جامعەکە دەناسن جنسی جنبشەکە دەناسن و دەزانن کە فشاری ئەو جنبشە لەسەر چین و تەبەقەیەکی ئەو کۆمەلگایە و ئەو کۆمەلگایە چۆن دەتوانێت بەرەو ئاستێک بڕوا کە ئەم ساختارە پشکێنێت و ئەو مطالبانی خۆی واقعی بکات و بەدەستی بێنێ لێرەدا تەمەرکوز لەسەر نوخبەهای سیاسی و نوخبەهای فکری ڕۆڵێکی فوق‌العادە مهمی بووە و بەش بە حاڵی خۆشی جوابی داوەتەوە ئەمە ئەوەی کە جاری وایە تمشاش دەکەین بەڕاستی ئەم جنبشانە لە بەرابەری دەوڵەتانێک داخلیکردن مقاومە دەکەن و لە بەرابەریاندا ڕادەوەستن کە هێزی دەوڵەت لە جنبشەکە قەویترا خەڵک تا ئەمڕۆ بە مقاومەتی میلی و مەدەنی خۆی توانیوێتی قسمەتێک لە مطالباتی خۆی و داواکاریەکانی خۆی هەم بە جۆی ڕژیم بگەینێ هەم بە سەتی بینالمللی منتەقیلی کات بەڵام ئەوەی کە بەداخەوە تمشارەکەین جاری وایە باڵانسی قدرەت جۆرێکی لێ دێت جنبشەکە تووشی پاراوێزی دەبێت یا ئالەنە دەکەوێتە حاشیەوە یەکی لەو دلیلانی شاید ئەوە بێ ڕوع بوو وەحشتێک کە ئەوان نەهادینەیان کردووە زمینەیەک دەبێت بۆ ئەوەی کە بەڕاستی جاری وایە جنبش نتوانێت قەدەمهایەکی زۆر گەورەتر و قەویتر هەڵێنێ بۆی کە بتوانێت زۆرێک لەو شتانی کە داواکاریەتی بەدەستی بێنێ زۆر باشەکە تاهی بەڕێز دەگەمە خزمەتت کاک ئیسماعیل لە ئەو سێ ڕاگەندراوە کە ناوەندی هاوکاری لە یەکەم چرکەی ئەو ڕووداوانە دەری کردووە بەنسبەت بەو مەسئولیەتێکە هەیەتی بەنسبەت کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستان باس لەوەی دەکرێت کە خەڵک بەردەوام بن بەڵام بە دوور لە تونند و تێژی جنابەت وەک خۆت کە ئەندامی ناوەندی هاوکاری چۆن تەفسیری ئەو داواکاری دەکەیت سەرەتا وێڕای بە خێراتنی هاوڕێیان گەیزنم بدەی لێرەوە هەم بە ناوی بڵێم میوانانەوە گەی ئیجازە بدەم و بناوی ناوەندی هاوکاریشەوە سەرخۆشی لە ماڵی ئەو شەیدانە بکەم کە لەم ڕووداوانەی ئەخیردا کوردستان داونی و هەروەها هیوای چاکبوونەوە بۆ بریندارەکان بخوازم و سڵاوی بنێرم بۆ مقاومەتی خەڵکی کوردستان لە ڕاستیدا ئێمە بزوتنەوەی کورد ماهیەتێکی ئاشتی خوازانە هەیە چونکی لەسەر مافە ڕەواکانی میلەتێک دانراوە کە بە درێژایی تاریخ ئەم میلەتە هەمیشە ویستێتی لە ڕێگای ئاشتی خوازانەوە لە ڕێگای سڵحەوە لە ڕێگای وتوێژەوە ئەوەی کە ئەمڕۆ ئەرژهای مبارزاتی دنیان بیباتە پێشێ بۆیە بێگومان کۆماری ئیسلامی کە ماهیەتێکی سەرکوتکەرانە هەیە و ڕوانینێکی هەمیشە هەوڵی داوە ڕوانینێکی ئەمنیەتی سەختی و تند و تیژ بەرامبەر بە کوردستان بگرێتە پێشێ هەمیشە هەوڵی داوە بزوتنەوەی کورد بە بزوتنەوەیەکی ناڕەوا بزوتنەوەیەکی نائاشتی خواز پێناسە بکاوە ئەمە بکاتە بەهانەیەک بۆ ئەوی کە هەم ڕوخساری بزوتنەوەکە کە بزوتنەوەیەکی ڕەسەن و ڕەوایە بشێوێنێ و هەم بەهانەیەک گیر بخا بۆ ئەوی کە ئەم بزوتنەوەیە سەرکوت بکە و بەتایبەت ئەوەی کە هاوڕێیانیش باسییان کرد لەوێدا ئێوە خۆتان دەزانن بەشێکی زۆری هێزە سەرکوتکەرەکانی کۆماری ئیسلامی
ئەوەی کە پێی دەڵێن غەربی کوشوەر خۆیان هەمووی هێنراوە لە کوردستان مۆڵدراوە و ئەمڕۆ کوردستان زۆر میلیتاریزە، ینی هاوسەنگی هێز لەوێ زۆر بە قازانجی کورد نییە. بۆیە لە نەهایەتدا هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە ناوەندی هاوکاری بە مەسئولیەتێکە لەسەر شانیانەکە بە درێژایی ئەم چواردەیە بە باشترین شێوە کۆماری ئیسلامیان ناسیوە، هەمیشە هەوڵیان داوە کە مەسئولانە بەرخوردکەن نەکەونە خانەی عاتفە و هەروەها هەندێک خانەی دیکەوە کە ئێمە دواتر لە هەموو ئەو مەجالاندا زەرەر بە میلەتەکەمان بگەێنرێ. بۆیە مەسئولانە پێیان وایە کە ئەم مبارزەیە کە لە ناوخۆیە هەمان ئەو ماهیەتە ئاشی خوازانەی خۆی بپارێزێ وەکگری وە بەهانە نەداتە دەست هێزە سەرکوتکەرەکان کە زیاتر لەوەی کە تا ئێستا هەیە بەڕاستی، چونکی تا ئێستش سەرکوتی کردووە بە ئێستا زۆرترین شەهیدەکانی ئەو حرەکەتە ئێترازانە لە ئاستی ئێراندا سەر بە کوردستانن. بۆیە ئێمە لەوەدا زەرەری زیاتر نەکەین و ماهیەتی بزوتنەوەکەمان کە بزوتنەوەیکی ئاشتی خوازانە و سڵح تەڵەبە لەلایەن کۆماری ئیسلامی و دژمنەکانمانەوە نەشێوێنرێەوە نەیکەنە بەهانەیەک بۆەوەی کە زیاتر سەرکوتی خەڵکەکەمان بکەن. پێم وا بێ مەسئولانە ناوەندی هاوکاری ئەو بڕیارەیداوە من بەش بە حاڵی خۆم بە هەڵوێستێکی مەسئولانی دەبینە. زۆر سپاس کاک ئیسماعیل. کاک تاهیر، ئەمە یەکەم جانیە خەڵک تێنە سەر شەقام لە ئێران و لە کوردستان، بە تایبەتی هەوە کە بە ڕێزان باسییان کرد ئەم جارە تا ئەمڕۆکە لە خزمەتی ئێوەدام تێچوو هەزینەکەی زیاتر لە کوردستان بۆ واتوچوی لە ئاستی ئێرانیشتا توانین شەقامەکان بۆتە مەیدانی شەڕ. وەکو 96 بینیمان دیسان خەڵکاتنە سەر شەقام، دەڵێن کە خەڵک دێنە سەر شەقام لە ئێرانە بێڕێبەری پیانەوە دیارە. ئایا بەڕای جنابی لە کوردستان وایە؟ دیارە کوردستان شرایطەکەی جیاوازە، هەرەوەی کە لە سەرەتای شۆڕشی گەرانی ئێراندا دکتۆر قاسم نوێی شەهید دەیکوت کە کوردستان سەنگەری دیفاع لە ئازادیە، بەڕاستی ئێستاش کوردستان هەمان دەور دەجێڕە. ئەوەی کە جەنابی ئیشارەت پێکرد مەسەلەی ڕێبەری هەر ئێمە ئێستا کە ئەو چوار حیزبە لێرە کۆبووینەتەوە وەک ناوەندی هاوکاری و بە تەجروبەیە کە لە پرسیاری یەکەمدا ئیشارەم پێکرد لە کاری سیاسیدا هەمانە بە بێگومان دەردەکەوێت کە خەڵک هەم خاوەنددارەتی لەو حیزبانە دەکاوە و حیزبانەش بەرامبەر بە هیچ کایەشی سیاسی و هیچ پرسێک بە نیسبەت خەڵکی کوردستانەوە نەک بێدەنگ نەبوون بگرێ هەڵوێستیان بۆ و خوێنیان لەبەر ڕۆیشتە و فیداکاریان کردو و لە هەر شرایطێکدا پشتی میلەتەکەیان بەرنەداوە. تایبەتمەندێکی بەهێز کە لە کوردستانی ڕۆژهەڵاتدا ئەوە هەیە لە ماوەی 40 ساڵی ڕابردوودا بگرێگە نەگەڕێمەوە بۆ پێشتریش بۆ ڕژیمی پاشایەتی بە بەردەوام ئەو هێزە سیاسیانە پشتی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانیان بەرنەداوە و ئەو مانەوە لە مەیداندا بە تەحملی هەموو سەختیەکان بەو فشارانەی کە لەسەریان بۆ بە دووربوون لە خەڵکەکەیان و مانەوەیان لە تاراوگا دەرخەری ئەو ڕاستیە کە ئەو حیزبانە فکر و بەرنامە و ئامانجەکانیان لە خزمەت کۆمەڵانی خەڵکی کوردستاندایە. ئێستا ئەوەی کە فەرموود وەک ڕێبەریەک لە نێو خۆپێشاندانەکاندا ڕەنگە بۆ شارەکانی دیکە ئێران سدق بکە، بەڵام بە نیسبەتی کوردستان بەو شێوەیە نییە، چون ئەو خەڵکەی کە لەوێ هەڵدەستێ پەیامێکی پێیە پەیامەکەی ڕوونە. دەشزانین کە هاوڕێیان لە قسەکانیاندا ئیشارەیان پێکرد بە درێژایی ئەو 40 ساڵەی کۆماری ئیسلامی ئێران بە بەردەوام کە جرەقەیەکی بچووک لە کوردستان ببێ بەتونترین شێوە سەرکوتی کردووە. ژمارەی شەهیدەکان سەرمێنەری ئەو ڕاستیەیە و ئەو سەرکوتەی کە ئێستا هەیە لەگەڵەوەی کە ڕەنگە بەشێکی تا ئێستا بەداخەوە نەگەیبەتە میدیاکان ویان ئێمە وەک حیزبەکان بەو جورەی کە پێویستە لێی ئاگادار نەکرابین، چون خەڵک ترسێکی هەیە لە نیزامی کۆماری ئیسلامی لە هەمان کاتدا لە ماڵەکانیان بریندارەکان چارەسەر دەکەن. ئەو ڕاستیەیە کە ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران بە چاوێکی ئەمنیەتی و بە چاوێکی سیاسی و بە پێچەوانەی هەموو بەشەکانی دیکە ئێران چاو لە کوردستان دەکات کە وایە خەڵک ڕێبەری خۆی هەڵبژاردووە، خەتی سیاسی خۆی دیاری کردووە و بە ئاشکرا ڕایگەیاندۆ کە ئەو دژمنەی کە دژمنێکی سەرچیە و لە ڕاستیدا لە هیچ شتێک درێغی ناکە بە نیسبەتی ئەو خەڵکیش مقاومەت دەکا و خۆراگری دەکا. من پێم وایە ئەگەر ئەو جارەش ئەو حرەکەتە بتوانن خەفەی بکەن لە جارەکانی داهاتوودا وەک دیتمان لە شاهیدین و چەند ساڵی ڕابردوودا سەر لە نوێ سەر هەڵداتەوە بە شکڵێکی کە دێتەوە و بە خۆشیەوە وشیاری و ئاگایی خەڵکی کوردستان ئێمە شانازی پێوە دەکەین پێی سەربەرزین و دەبینین لەو هەموو دەورەی کە جێڕاویانە لە ڕاستیدا خەڵکی کوردستان پێشڕەو بوونە بە نیسبەتی هەموو ئێرانەوە. سپاس کاک تاهیر ڕێز. کاک ئومید هەر بە پێ قسەکانی کاک تاهیر، کوردستان پرسەکانی کوردستان سیاسی و نەتەوەییترن بە نیسبەت ناوچەکانی، یانە ئەوەی کە لە مەهاباد سنە سەدەش بۆکان ڕوادا بە نیسبەت ئیسپەهان جیاوازە. پرسیار ئێستاوەی کەواتە چاوەڕوانی خەڵک واتوان بڵێم
کۆمەڵانی سیاسی دیکەش لە ناوەندی هاوکاری زیاترە. ئستا دەمهەیە ئاوا پرسم جنابێت وەکو ئەوەی کە بەشدارن لە ناوەندی هاوکاری چۆن دەکرێت کە ئەم مەوزوعە کە ئێستا لە ئارادایە ببێت بە هەوێنێک بۆ کاری هاوبەشی زیاتر و ئێستا خەڵک چاوەڕوانی تەنانەت بەرەیش دەکەن ئەوەی هەر بەس بێکەوە هاوکاری بکەن مەبەستمەوەی چوونیوە دەتوانین وەڵامدەری ئەو خەڵکە بن. بەڵێ دروست دەفەرمی وڵی ئەوەی ڕاستی بێ لەم ساڵانەی ڕابردوودا حزبەکان ئەو گفتمانانە وەکو گفتمانی بەرەینەتەوەی وەکو گفتمانی ڕۆژەڵاتەوەری وەکو شتانی دیکەکەوا لەو ڕاستەدا بوو باسییان کرد حزبەکان و لە نهایەتدا گەیشتن بە ناوەندی هاوکاری کە بتوان وەکو بناغێک بۆ کاری هاوبەشێکی باشتر و لە یەک تێگەیشتنێکی باشتر و لە هەمان کاتیشدا ڕێکخستنێکی باشتر چە ڕێکخستنەکانی ئێرە چە ناوەی وڵات و هەروەها دەرەوەی وڵات ڕێک بخەن. بێگومان ئەمن پێم وایە لەم ماوەی 2 ساڵی ڕابردووە ئەوەندە کارکراوە هەروەکو خۆشتان لە مقدمەی باسەکانتانە ئاماژتان پێکرد ڕێکخستنی ئاتصاب عمومیەکان لە ناو شارەکانی کوردستانی ڕۆژهەڵات و هەروەها ڕێکخستنی دایان ئاکسیۆنی ئاعترازی لە دەرەوەی وڵات ئەوانە هەمووی تەجروبەی کارێکی هاوبەش بووە کە ناوەند ڕێکخەری بووە. بێگومان بڕێک ئەمن پێم وایە بڕێک جار وا هەیە کە شرایەت یا بزنگایەکی تاریخی یا شرایەتێکی مێژووی کە دێتە پێشەوە دیسان ڕەوڵ و جایگا و پێگەی حزبە کوردیەکان نیشانەدا لەو احتساباتانەکەەوە ئارزم کردی دوای موشک بارانەکەی حزبی دموکراتی کوردستان و هەروەها ئەعدامکردنی هاوڕێیان کاگەڕامینی حسەن پەنای و باقی ڕفێقەکانی دیکە بەدوایەوە بە ئیعلامی ناوەندی هاوکاری بوو کە هەموو کوردستانی ڕۆژهەڵات بە تێکڕا دوکان و بازارەکانیان داخست و خەڵکی ڕۆژهەڵات هاتن بە هاناو و هاتن بە گوێڕاگری حزبەکانی خۆیان. بۆیە من پێم وابێ بەم شکڵە بەم خەتەی کەوا حزبەکان گردویانە لەگەڵ خەڵکی ڕۆژهەڵاتە لە سوورەتی ئێدامەداربوونی ئەوە و بە هاواهەنگی فرەتر و بە دەست لە ناودەستێکی نانێکی زۆرتر لەگەڵ باقی لەگەڵ حزبە کوردیەکان بخۆیان و حتا ئەگەریش من پێمان وایە حتا ئەگەریش کرا لە شرایەتێکی تایبەت وەکو ئێستادا هەروها لە یەکی لە خاڵەکانی ئەم جارەی ڕاگەیاندنەکە ڕووبەناویشەوە هاتووە ئێمە بتوانین هاواهەنگی و هاوفکری و حتا کاری مشترەکی لەگەڵ ئۆپۆزیسیۆنی غیرە کوردیش ئەنجام بدەین. دیسانەوە دەتوانێت تەجروبەیەکی باش بێت دەتوانێت ئەوش دەتوانێت لە قاڵبێک و لە پەکەیج و کاتەگۆریکی گەورەتردا دیسان خزمەت کا بە کوردستانەکەمان ئەم پێما بێ ئابە و ڕەوتە بڕواتە پێشەوە دەتوانێت کاریگەرێکی باشترمان بێ لەسەر داهاتوەکەی ڕۆژهەڵاتی کوردستان. زۆر سپاس قوربان کاک تەهام بەڕێزت چوون دەکرێت یانێ ئەوەم دەوێت تا ئێستا لە جناب پرسم کە ناوەندی هاوکاری بە پێی قسەی بەڕێزان توانیت یعنی خەڵک نیشانیان داوە کە لەگەڵ حیزبەکان هەن بە پێچەوانێ ئەو بانگەشە ئەو تەبلیغەکە دەسەڵات لێکە کە پێ وایە ئەوانە دابراون بەڵام دیارە کە ڕێشە و جێگۆ پێگیان لە نیو خەڵکی خۆیان هەیە کە بەڕێز باسی کرد کە لانیکەم لە بیسێکی خەرمانان بینیمان. ئێستا وەکو ئەو ستارتە کە لێ دراوە ستارتی گێتوانن بەڵام قایمە چۆن دەکرێت لە واقعکە ئێمە زیاتر هەڵ بدەین کە ئەو خەڵکە ئاراستەی داواکاریەکانی ئێمە لیان حاڵی بێوە بە دوای قسەی ئێمە بکەون. بەڕاستی شتێکی زۆر مهمتان ئیشارە پێکرد من بەپێی ئەو مطالعاتانی کە لەسەر ئەدەبیاتی سیاسی حیزبەکان بووما دەتوانم دەستخەمە سەر و خاڵەکە بەداخەوە یەکدانە شتی هەیە کە زۆر بە زەعیفی کارمان لەسەری کردووە ئەویش زبانێکی سیاسی مشترک و فەرهەنگێکی سیاسی مشارەکەتیە یعنی علەلەن هەتا ناوەندی هاوکاری شاید تەواوی عمقی استراتیژیەکەی لە ئایندەدا خروجیەکی لە خروجیەکانی ئەو بێ کە بتوانێت ئەدەبیاتێکی سیاسی ڕەهایی بەخش و ئەدەبیاتێکی سیاسی میلی کە ڕنگبووی ڕەهایی و ئازادی پێوە بێ بتوانێت بیباتە نێو خەڵک و خەڵک بەو زمانە بتوانن لەگەڵ حیزبەکان ارتباط بەقرارکەن ئەو زبانە سیاسیە کە دەبێت بە معیارێک و ئستانداردە یا هەتا ئەو فەرهەنگی سیاسی مشارەکەتیە کە ئەن خەریکە دێتە کایەوە یعنی هەتا ئەم اعتراضاتی مەدەنی و جنبش و شتە تەواوی بەڕاستی سەر باری فەرهەنگی سیاسی مشارەکەتی و خەڵکە کە تا دوێن و پێرێک کە مەسەلەن بە سوورەتی فەردی تمشایان دەکردەوە ئەساسیان دەکرد زەریانە یا گروهێکی خاص دەتوانێت مەسائلی ئەو کۆمەلگای هەلکا بۆیان هەل نەدەبوو ئەمڕۆ بۆ بە ویژدانێکی جەمعی و تەواوی ئاقشار و تەبەقاتی ئیجتماعی و ئەو کەسانی کە هەتا تا دوێن و پێرێ خۆیان پێ نوخبەهای خاموش بوو و لە نێو ماڵەکانی خۆیاندا نەزەر پەردازیان دەکرد یا ئەندیشیان بوو ئەمان ئەمڕۆ هاتوون خەریکن دێنە نێو ئەو جریانەوە و خەریکن بەو
وجودی ئیجتماعی خۆیان و ئاگاهی ئیجتماعی خۆیان خەریکن ئاڵوگۆڕێکی عمیق دروست دەکەن بەڵام بەداخەوە یەک مەسەلە هەیە ئێمە هێشتا نەمانتوانیوە ئەم فەرهەنگی مشارەکەتی سیاسی کە جەنبەیەکی عمومی بێەوە ئەکسەریتی تیفها و جەناحای سیاسی فارغ لە شکافای سیاسی ئیدۆلۆژیکێکی هەیەە بتوان لە نێودا کای بکەن و خۆیان تێدا بدینەوە هێشتا ئەو مەفاهیمە مشتەرەکانی من نەمانتوانیوە تەڕاحیکەین و لە یەک نکتەی دیکەشدا دەتوانین مشتەرە بۆ بکەم کە بەدەستهێنانی زبانێکی سیاسی مشتەرەک کە تەواوی لایەن و جەناحەکان بتوانن پێی قسە بکەن و خەڵکی بۆ ئەدەبیات و زبانە بتوانن جوابی ئەوان بدەنەوە یەکێک لە گرنگترین مەسائلێکی کە بەڕاستیان ڕۆدەی مەدەبێ هەم تەمەرکوزی لەسەر بکەین و هەم بەرنامەریزی بۆ بکەین چون ئاڵوگۆڕێک لە فۆرمی پراکتیکە سیاسیەکاندا هاتووەتە کایەوە ئەم شتە کلاسیکە سنەتی کە جاران متزێ بوون کە مەسەڵەن حیزبێکی خاص یا جەریانێکی خاص بتوانێت پاسۆگوی زۆرێک لە مەسائلی حقوقی مەدەنی و حقوقی شەرمەندی و حقوقی میلی یەکدانەتەوە بێ بەڕاستی ئەمڕۆوە لەسەر شانی حیزبەکان زۆر قورسا و دەبێت بارێکی زۆری بگەڕێتەوە بوونی و خۆوە خەڵک قسمەتێک لەو کارە سازماندەهی بکەم بۆ خۆیان چ بە سوورەتی ڕێکخراوە بێت چ بە سوورەتی ئینجیۆها بێت چ بە سوورەتی گفتمانهای سیاسی و گفتمانێکی کە بەرگرتە لە ئازادیەکی مەدەنی ئازادیەکی سیاسی و ئازادیەکی ئیجتماعیە ئەوانە دەبێت تەواوی بێ بە ئەولەویەت و ئومیدوارم ڕۆژێک هەم لە الحەزی فەرهەنگی تەوسعی مشارەکەت‌های سیاسی و هەم ئەدەبیاتی زمانی ئەدەبیاتێکی سیاسی مشتەرەک بتوانین بەعنوانی هدیەیەکی زۆر مهم بیدەین بە کۆمەلگاکەمان کە ئاڵوگۆڕێکی ئەساسی شکل بگرێت. کاکتاگیان سپاس کاکسنای هەرەوە پرسیارێکە لە کاکتای پرسی دەگوترێت کە خۆپێشاندانەکان لە ئێران و لە کوردستان کە ڕوەدا بێڕێبەری پێوە دیارە لانیەکان لە دروشمەکان وا دەبینین لە شارێک دروشمێکتیکە دەدرێت لە کوردستان جوورێکتر دروشم دەدرێت بەڵام ئەو خەڵکە گرنگەوەی لەسەر شەقامن وەزاڵە هاتوون داواکاریشیان هەیە جنابجی لەسەر ئەو باوەڕێک کە بێڕێبەری پێوە دیارە ئەگەر وایە ناوەندی هاوکاری لانیەکەم لە کوردستان چۆن دەتوانێت ئەو بوشایە پڕ بکاتەوە ئیتفاقاً بە نەزەری من ئەوەی کە تا ئێستا باسی بێڕێبەری یا ڕەهبەربوون دەکرێت کەمتر باسی کوردستان دەکرێت زیاتر باسەکە باسی ئێرانە کە ئەو بزوتنەوانە کە بە تایبەت لە 5 ساڵی ڕابردوودا کە هەر جارە و بە شکڵی خۆی نواندووە و شتێکی کروێتە بەهانە بۆی کە خەڵک بڕژێتە سەر شەقام لە ڕاستیدا دەتوانین بڵێن لە ئاستی سەراسەری ئێراندا بەداخەوە حرەکەت‌های مافخوازانە و ئازادی خوازانەی خەڵکی ئێران کە بە دژی نیزامی کۆماری ئیسلامی ئێرانە بۆیە دەڵم بە دژی نیزامی کۆماری ئیسلامی چونکی جاری وا هەیە هێندێک سناریۆی سیر و سەمەرە دروست دەکرێت کە هێندێک لە باڵەکانی ڕێژیم خەڵکی خۆیان دێنە سەر شەقام و بۆ ئەو جەنجاڵێکە بە ناوی باڵەکانی ڕێژیم هەیەە بەڵام ئەوەی کە پەیوەندی بە ویست و داخوازی خەڵکی ئێرانەوە هەبێت کە جاری وە بۆ وەک ئەرزم کردی هەرجارە لە شکڵەکەات خۆی دەنوێنێ ئەگەر لە دروشمەکان وردەبینەوە و لە خودی شێوەی بەڕێوەچوونی ئاکسیۆنەکان و ئەترازەکان و هەروەها مەودای بەردەوام بوونی خودی حرەکەتەکان هەز دەکەی کە بەڕاستی ئادرسێکی مشخص لە ئاسی ئێراندا نیە دروستە جەریانە هایەک هەن لە دەرەوەی وڵات کە لە ئاسی ئۆپۆزیسیۆنی سەراسەریدا خۆیان بە جۆرە لە جۆرەکاندا وا دەنوێنن کە ئەمانە ڕەهبەریانن و لەوانەشە ئینسان ناتوانێت ئینکاری نەخشی هێندێکیان بکە بەڵام ئەوەی کە وەکو چۆن شۆڕشی 57 کەسێک هەبوو لە ڕاستدا بە نێوی خومینی و ئەو بوو خەت و نیشانی خەت و نیشانی دیاری دەکرد و حرەکەتەکانی هیدایەت دەکرد ئەمڕۆ لە ئاستی ئێراندا ئەم کانونە ئەم سنتەرە بوونی نییە بۆیە لە خودی شعارەکانیشدا وڵات جۆرێک ناپوختگی لەوە دیارە لە ئاستی ئێراندا بەڵام کە دێ سەر کوردستان ئیتفاقاً بەرعکس کوردستان هەم لە ڕووی مبارەزاتیەوە خصلەتێکی پێشنگایەتی هەیە کە بەشێکی یەکجار زۆری دەگەڕێتەوە بۆ نەخش و دەوری حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەوێ ئەگەر ئێوەش ئێستا هەر لە چاو حیزبەکانی سەرانسەری مقایسەیکەن منسەجمترین جریان هەر لە کوردستانە چ لە ڕووی تەشکیلاتیەوە چ لە ڕووی حەزوری مەیدانی کە لە مەرزەکانەوە زۆر نزیکن و چ لەو پەیوەندی ئۆرگانیکی کە ڕۆژانە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵ خەڵکیانە و ئەو جوابداناوانە کە جاری وایە خەڵک بەنسبەت حیزبەکانەوە دەینوێنێ جا لە ڕێوڕسمە نەورۆزیەکان بێ لە یادی 22 پوشپەڕ بێ لە یادی
یادی ئەوەی کە زمانی دایکیە ئەوانە بێ یا مەسەلەن 21 خەرمانان بێ ئەو جوابانە حیزبەکان وەریان گرتوێتەوە و دروشمەکانی حیزبەکان کە دەبینی لەگەڵ خواست و ویستی کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستان هەمووی یەکە و ئەو نۆرم و بەها و سمبولانەی کە خەڵک لە ناوخۆ لە مەجای جیاجادا ئیسفادەی لێ دەکەن هەمان نۆرم و ئەرزش و بەهای حیزبەکانە کە لەوێ ئەوان خۆیان پێناسە دەکەن و مشەخەسەیەکی دیکەی کوردستان ئەوەیە کە خەڵکی کوردستان بەخۆشیەوە ئێستا دەزانێت چی دەوێ و دەزانێت کێیە کە ڕەهبەری ئەم بجوتنەوەی دەکا کە ئێستا بەخۆشیەوە لە مەرحەلەی ئەوەڵدا لە ناوەندی هاوکاری حیزبەکاندا خۆی دەنوێنێ. ئێستا قەزیەی یا مشکلەی بجوتنەوەی سەرانسەری لە ئێران ئێستا هەموو خەڵکی ئێران کە دێتە سەر شەقام دەزانێت کە نیزامێکی وەکو کۆماری ئیسلامی ئێرانی ناوێ و مەرگبەر دیکتاتۆر و مەرگبەر خامنەی و مەرگبەر جمهوری ئیسلامی دەکا. بەڵام ئەوەی کە بۆشایەکە دیارە و ئەو زێهنیەتە کە دروست دەکات و تەقوێتی دەکات کە لە ئاستی ئێراندا بزنەوە کە بێڕاهبەرە ئەوەی کە خەڵک داوایەکی مشەخەسی نییە کە ئەگەر کۆماری ئیسلامینا ئەگەر خامنەینا ئەگەر ئەم سیستەمەنا پس چی کەوابوو ئادرسێکی مشەخەسی نییە. بۆیە مقایسەکردنی یا ئەو قەزاوەتی کە بەنسبەت ئێرانەوە دەکرێت بەنسبەت کوردستانەوە من پێم وابێ مردوودە و جێناگرێت. زۆر سپاس کاک ئیسماعیل. کاک تایر بەرنامەکەمان بەرەو کۆتایی دەڕوا زۆر بە کورتی هاوڕێیان ئەگەر بە یارمەتی دەمەست ئەوەی کە باس کرا کۆمەڵی قسەی باش کرا و نیشان لە پێگۆجێگەی ناوەندی هاوکاریە هەموو ئەوانە هەرکەم لە لایەنەکان کە بەشدارن بە پێی کاری تشکیلاتی بە پێی ئەو ڕاپۆرتانێک بەدەستان گەیشتووە دڵنیام کە ئەوەی کە لە پێشەکی باسم کرد ناوەندی هاوکاری توانێتی هیوا بەخش بێ بەنسبەت خەڵکی کوردستان بەتایبەت چینی ئاکتیف و سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان چووناوچوون دەکرێت بەنسبەت ئەو ڕووداوانە کە هەیە ناوەندی هاوکاری بەهێزتر بکرێتەوە. دیارە لە پێشدا بەر لەوەی باز لە بەهێزی ناوەندی هاوکاری بکەین بچینە سەر ئەو ڕاستیە کە ئێمە تەجروبەی کاری بەیەکەوە ئیمان کەمە و ئەوەش قوبڵ بکەین کە ئەو حیزبانە هەر کامەی بەڕوانگە و نەزەراتی جیاوازی خۆی و بە شەشە و مشکلاتێک کە پێشتر بەیەکەوە بوویانە ڕەنگە سەخت بێ ئێمە یەک جێبین چاوەڕوانەکانمان ئەوەندە بەرینە سەرێ کە پێمان وابێ دەتوانین کار بکەین. هەر ئەوەی کە سەرەتا عەرزم کردن ئێستا کە گوێ لە یەکتر دەگرین دادەنیشین هەمە هەنجی دەکەین خەڵک بەو کارە خۆشحاڵە. بەڵام یەکشت زۆر گرنگەویش ئەوەیە بۆ خۆمان نابێ بەوە ڕازی بین. ئێمە وەک حیزبە سیاسیەکان کە لە ڕاستیدا خەڵکی کوردستان لە هەموو مەراعیلەکاندا نیشانیان داوە کە لە پشتمانن دەبێت کارێک بکەین کە هەنگاوێکی زیاتر بەرەو پێشەوە بڕۆین. هەر بۆ ئاگاداری بینەرانی بەڕێزی کورتکاناڵ ئێمە لە دەرەوەی وڵات بەتەمە بەڕێوەبردنی خۆپێشاندان و ئێترازاتێکی ناڕەزایەتی ڕۆژی شەممەدا و لە هەمان کاتدا لە باشووری کوردستان لە نێو خۆی وڵات هەماهەنگی پێویست لە نێو ئەو چوار هێزە سیاسیەدا هەیە بۆ ئەوەی کە بە یەکەوە یەک گوتار بە خەڵکی کوردستان بدەین و لە هەمان کاتدا هیدایەتیان بکەین و بە بەردەوام ڕابگەێنین کە داوای خەڵکی کوردستان داوایەکی ڕەوایە و ئێمە پشتی دەگرین و ئەو هێرشەی کە کۆماری ئیسلامی بۆ سەر خەڵکی کوردستان دەیکا بە تەواوەتی محکومی دەکەین و پێمان وایە خەڵک داوای مافێکی ئاسایی خۆیانیان دەکەن. بۆیە لەو بوارەدا بۆ کاری داهاتومان لەگەڵەوەی کە بەخۆشیەوە پێشتریش لە زۆر بواردا لە ناوەندی هاوکاری هەماهەنگی پێویستمان لە نێواندا بووە دەکرێت شۆڕتر بێتەوە بۆ نێو هێز و لایەنە سیاسیەکانی بەشدار لە ناوەندی هاوکاریدا و لەو بوارەدا هەنگاوێکی زیاتر بەرەو پێشەوە بڕۆین. زۆر سپاس کاک ئومید بە پێ قسەکانی کاک تاهیر کۆمەڵی قسەی باش و هیوا بەخشی کرد کە هیوادارم هەروەش دەبێت ئەو ڕووداوانە کە ڕۆی داوە ڕەنگە کۆماری ئیسلامیەوە سەرکوتی دەکات و خسڵەتی ئەوە بەڵام وەکو ڕووداوێکی گرنگی سیاسی و کۆمەڵایەتیە من دەم هەیە ئەوە لە جناب پرسم چەندە ئەو مۆزوعاتە دەبێ بەدەستەوە بگری کە درێژێ بەو شتە بدی باسی لە خۆپێشاندان لە دەرەوە کرد کاکتایە ئێوەکو ناوەندی هاوکاری چون دەتوانن بە دوای ئەو مۆزوعاتە بکەم حتا ئەگە دیسان ئەو خەڵکە سەرکوت و دەمکوت کران کە دەکرێت یعنی ببێ بە پرسێکی کەلانی سیاسی بۆ هاوکاری باشتر زیاتر. ئەمن فکرەکەمەوە کاک عەلی وە پێشم وایە ناوەندی هاوکاری دیسان مەجای زۆرمان لە پێشە دەتوانین هەرە زۆر کاری زۆرتریش بکەین دەتوانین بۆ نمونە کە پێشتریش باسی لەسەر کراوە بۆ نمونە تەلەڤیزیۆنێکی مشتەرەک دابنین دەتوانین هێزی پێشمەرگەی مشتەرەکمان هەبێ دەتوانین پارلمانێک دابنین لانەکەم پارلمانێک لە تاراوگە دابنین و دەتوانین کارێکی زۆر زۆر لەو چەشنانە دیسان لە پێشمانە
و دەتوانین جێبەجێ بکەین بە باوەڕی من هەر کام لەوانە دەتوانێت بەگشتی هەم ماڵی کورد زۆرتر کۆک کاتەوە و هەمیش ڕێکخستن و هاودەنگی و هاواهەنگیی زۆرتری لە بین حزبە کوردیەکانە بەگشتی هەبێ بە تاک هەبێت و بە کۆش بتوانێت اتحادێک و انسجامێک لە ناوخۆی وڵاتە دروست بکە. ئەمن هیوادارم بەڕاستی هەموو حزبەکان بە ورەیەکی زۆرترەوە دەست بێنە پێشەوە کە بتوانین لەسەرەوەوانە کارکەن یەکەیەکەوانە بۆ نتوانین ئێمە هەمومان پێکەوە ڕاگەاندنێکی مشترکمان بێ بڵێ ڕاگەاندن هەبووە ئەو بەش بەڵام وەکو میدیا مەبەستە بەڵێ بەگشتی وەکو میدیایکی مشترک مەبەسمە ئەس بێ لە خەمس ئەم پێم وایە دەتوانین ئەو کارە نەکەین لە دەرەوەی وڵات زۆر مەیدانەکە هەیە دەتوانین ئاکسیۆنی زۆر جێبەجێ بکەین دەتوانین تەنیا ئەوانە نییە کاگەڵێم پێم وایە یەکێ لە کلێنەکان کەوا تا ئێستا لە ناوەندی هاوکاری بوومانە ئەویش نەبوونی بێژەر یا سخەنگوویک بە نسبەت بە دەرەوەی لایەنە ئێرانی و کوردیەکان یعنی تۆپتانی سخەنگوویکت هەبێ وەکو کوردێک دانیشە لەگەڵ وڵاتانی دیکە وەکو دیپلۆماتکارێک کە بتوانێت لەگەڵ لایەنەکانی دیکە ئەنجۆەکانی دەرەوە سازمانگەری خۆبەشەریە بتوانێت نوێنەرایەتی کوردکە لەو سازمانە و لەگەڵ ئەو وڵاتانیشە دیسان ئەوش کلێنەکە کە تا ئێستا هەمانە ئەم پێم وایە بەو وەرەیکەوا من دەیبینم لە هەموو حزبەکان و بەو بەرچاو ڕۆشنیە و بەو زەحمەتانەی کەوا تا ئێستا کێشاویانە ئەم پێم وایە ئاسۆی ئەوە ڕوونە و من پێم وایە بە هەموو حزبەکان دەتوانین بڕین بەو پێشەوە ئەوانشکەوە ئەو اتفاقاتانشکەوا لە ناو هەیە دەخەخەن پەیامێکمان پێ ئەدا کە بتوانین دەست لە ناوی دەستی یەکتر زۆرتر کار بکەین و زۆرتر ئەو خاڵە مشتەکانە دروست بکەین بەوکی وایە کاکمید کۆمەڵێک خاڵی باشی ئاماژە پێدا وەکەوەی کە ناوەندی هاوکاری دەبێت هەڵ بۆ شتانە کە بتوانێت بەهێزتر بێت لە بەرچاوگری لۆبیگەری لە دەرەوەی وڵات بە حاڵەوەی کوردستان مەبەسمە بە ڕێکخستن لە نێوخۆی کوردستان و بە هاوکاری لە تاراوگای کە حزبەکان بەخۆشی وەستا پێکەوە زمانی ئەگەر لەگەڵ یەک ناکۆکوون ئێستا ئەوە لەسەر میزێک ڕوو بە کۆماری ئیسلامی قسەی هاو بەش دەکەن پرسیاری من ئەوەیە چون دەکرێت یانێ تا ئەستا چون کراوە یانێ کە بەهێزتر بکرێتەوە کە ئەو هاوکاریانە بگاتە ئاستێکە ئەو خەتەهیە کە ئیسماعیل باسی کرد وەکو ڕێبەری وەکە کتایر ببێتە خەتەهی یان گوتارێکی شۆڕکراوەی حزبە سیاسیەکان بۆ ڕۆژهەڵاتی کوردستان ئەگەی جەزب بێ پێم خۆشە نەقدێکی چکۆلە بە سەر ئەو قسەی کاگومی داوارێت بکەم ئەڵبەتە نەقدکە نییە شاید تەوجی ئەو قسانە بە جۆرێکی کەوێ بە فۆڵێ کەمێک مویمە بەڕاستی یەکێ لە گەورەترین ئیفتخارەکانی حیزبەکانەوە بوو کە ناوەندی هاوکاریەکەیان دروست کرد بوو بۆ بازیگەرێکی جەدید لە پەنای حیزبەکان کە بتوانێت قسمەتە لەو مەسایل مشکلاتی ڕۆژهەڵاتی پێ جواب بداتەوەوانە بەڵام دەبێت ئەوە قبول بکەین کە ناوەندی هاوکاری جودا لەوەی کە کاری یەکریزی و یەکدەستی لە نێو حیزبەکاندا دەکات لە حەزی ئەدەبیاتی سیاسی و پراکتیکی سیاسی و ئەوانەوە دەبێت تەواوی تەمەرکۆزیشی تا حدێک متەوەجێ ئەو نقطەیەش بێ کە بەرەو سەطحی بینالملل بڕوە یعنی بتوانێت لایەنە بینالمللیەکان و منتەقەیەکانیش ئاگاداری ئەو جریانە بکاتەوە کە لە کوردستان چی اتفاقاتی قرار بکەوێت و ئەوانە بە جۆرێک دەمەوێت ئیشارە بۆ بکەم هێشتا مەسایلی ڕۆژهەڵاتی کوردستان بە جۆرێک بینالمللی نەبووە یعنی ئەوەندەی کە مەسلەی ڕۆژاوا کەوتوتە بەر چاو لەبەر میدیاکان و مەسایل سیاسیەکاندا مەسایلی ڕۆژهەڵاتی کوردستان هێشتا نەیتوانێت لەو ئاستەدا مەترابەیە و ئەم معمولاً بە یەک نەو شتینی و خۆی ئێران تمشای دەکەن بۆیە زۆر جار وایە واکۆنیشێکی وای پێ نادرێتەوە لەبەرەوەی کە ئێمە بتوانین ئەو زوڵم و ستەم و ئەو ئیستبدادی کە لە نێو کوردستاندا هەیە و لە ئێراندا هەیە بە جۆرێک بتوانین ئەنعکاسیکەین مەخسوساً لە کوردستان باتەوە بۆ هەموو فشارانی کە بەسەریدا هاتووە لازمە کە واقعاً مرکزی هاوکاریەکان تەواوی تەلاشی خۆی بکات کە بەرەو دنیای دەرێ بڕوە و ئەو ڕێکخراوانی مافی مرۆڤ و دیفاع لە دیموکراسی و جریاناتێک کە واقعاً دەتوان تاسی لەسەر سیاسەتانی خۆی ئێراندا بنێن و بە حدێک ئازادی بگەڕێنەوە بۆ کوردستان و بۆ ئێران ئازادیەکی مەدەنی بێ ئازادیەکی سیاسی بێ دەبێت لەسەر ئەو شتە زۆر کارکرێت کە بەداخۆ بە نظری منتان ئەن تەمەرکوزیان لەسەر شتە نەبووە یعنی چون ئەنا مەسەندی من دەزانین ئەمریکا فشارێکی زۆر بۆ ئێران دێنێت بەڵام ئایا ناوەندی هاوکاریتان ناتوانیوێتی لە ارتباط لەگەڵ ئوروپای ئەمریکا بتوانێت قسمەتی لە داواریکاریەکانی کورد بخاتنی و ئەو تەحریمانەوە کە ئەگەر قەرارە تەحریم اقتصادی بێ باکەمە مەسایلی سیاسی و فشارهای سیاسی بگەڕێتەوە بۆ ئێران کە بتوانێت جبهەیەکی ئازادی مەدەنی لە نێو خەڵکدا بە وجود بێنێ یەک سەری مەسایل بێتەکایە بۆیە تماشادەکەی زۆرتر نگای بەرەودەرەوە نەبووە یعنی علنا نەبوو بە بازیگەرێکی فەرامەنتەقەیی یا بازیگەرێکی بینالمللی جێ ئەوە خاڵیە دەبێت ئەوە حتمما پڕ بێتەوە بۆی کە بۆ نیوخۆ چ تەسیرێک دەتوانێت دابنێ بەڕاستی ئەویش دەکەڕێتەوە بۆ ناسینی ذاتی پەدیدەهایە کە لە نێو کوردستاندا خەریکە ڕوو دەدات یەکی لە گەورەترین شتایە کە ئەمڕۆ لە کوردستاندا خەریکە دێتەکایە ئاڵوگۆڕی نەسلە
ئەدەبیاتی ئەو نسلە خەریکە دەگۆڕدرێ بیر و باوەڕەکانیان خەریکە تای تەسیرێک سەری جەریاناتی کە قەرار دەگرێت بۆیە گەڕانەوەی شور و ئاگایی‌های سیاسی نەتەوەیی بە پانایی فرا لە جریانێکی حیزبی یا گفتمانێکی خاص بوونی و خەڵکی کوردستان شادیەکە لە گەورەترین وەزایفی ناوەندی هاوکاریەکان بێ کە بتوانێت سەتی ئاگایی‌های سیاسی ئیجتیماعی بۆ ئاڵوگۆڕی سیاسەتای عمومی لە نێو خەڵک زۆر سپاس کاک اسماعیل وەکو دوایین پرسیار لە بەڕێزت بەپێ ئەو ڕاپۆرتانە کە بەدەستان گەیشتووە لە نێو بژاردە سیاسیەکان بێ لە نێو خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانی ناوەندی هاوکاری ڕاستە بە هەموویەوە نەبووتە 2 ساڵیش چەندە توانیە ئەو جێگە پێکە سیاسی ئەو بوشاییە پڕ بکاتەوە چ وەکو ڕێبەری کە باسمان کرد چ وەکو ئاراستە بەخشین چ وەکو ئەوەکە هیوا بەخش بێ بە خەڵک قەزاوت لەسەرەوەی کە ناوەندی هاوکاری لە هێشتاەوەی کە تەمەنی نەبووەتە 2 ساڵ ینی چاوەڕوانیەکی زۆر سیر لەم ناوەندە من پێم وابێ بە جۆرە لە جۆرەکان دەتوانێت لە داهاتوودا تووشی چێندە چاوەڕوانی گەورەمان کاوە تووشی ناومیدیشمان کە ئێمە لە بیرمان نەچێت کە ئەم دوو ڕەوتی کۆمەڵە و دموکرات لە ڕابردوودا بە قۆناغی زۆر ناخۆشدا تێپەڕیون کە ئێستا ئینسان هەر باشە باسی نەکات وی پاشان لە ماوەی ئەو 12 ساڵی ڕابردوودا خودی ئەم دوو ڕەوتە ئێستا 4 لایانی لێ دروست بووە 5 لایانی لێ دروست بووە کە بە ڕۆژگارێکی زۆر ناخۆشا تێبەڕیون وەکو ئینشەعابات و لێکترازان و ئەوانە بۆیە ئەگەر لەو سۆنگەیەوە چاوی لێ دەکەی دوای ئەو ماوەیە کە حیزبەکان هاتوون ئەمانیان وەلا ناوەوە ناوەندێکیان دروست کردووە پێکەوە دادەنیشن هاوکاری بیل لە هاوکاریکردنەوە دەکەن و ئیتفاقەن دروستە ئێستا ناوی بەرە لێنراوە بەڵام ئەو پرۆتۆکۆل و ئەو مستەنەداتی کە لەلایەن ناوەندی هاوکاریەوە ئەندامانی ناوەندی هاوکاریەوە ئیمزا کراوە پەسەند کراوەوە هەمویان پێی متەعهدن هەمان ناوەرۆکی بەرە هەیە لە پرینسیپە گشتیەکان چ لە بیت لەوە کراوەتەوە کە لە ئاسی نێونێتەوەیدا چ بکرێت لە ئاسی نێوخۆیدا چ بکرێت لە ئاسی بەڵێ لە ئاسی پەیوەندی خۆیاندا چ بگرێت لەگەڵ ئێرانەکان چ بکرێت من پێم وابێ ناوەندی هاوکاری ئێستا نقطە قووەتی ڕۆژهەڵاتی کوردستانە بەڵام ئێمە دەبێ یەک مەسەلەی دیکە کە لە بەحسەکەماندا غایب بوو گرنگی زۆر پێ بدەین ئەویش نەقشی خەڵکو وە کۆمەلگای مەدەنیە لە ناوخۆی وڵات زۆر باشە ئێمە دەبێ کۆمەلگای مەدەنی لە ناوخۆی وڵات کە ئێستا ئەرکی ڕێخستنی کۆمەلگا مدیریەتی ئەو شتان لە ئەستۆیە و ئێمە دەبینی لە مەجای جۆرا و جۆردا کۆمەلگای مەدەنی ئەسڵەن بۆشایی حیزبەکانی پڕ کردوتە وەکو یەک دەوڵەت عملی کردووە بۆیە دەبێ ئێمە ئەوانش بەڕاسمی بناسین و من پێم وابێ ناوەندی هاوکاری ئێستا لە زهنی تاکی ئینسانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستاندا بووەتە خاڵێک کە مژدەبەخشە و هیوای پێ هەیە و وەک هاوڕێیانیش باسییان کرد هەمومان لەلایەن خۆمانەوە وەزیفەمانە کە ئەم دەستکەوتە بپارێزین بەهێزتریکەین ئیشەڵا حیزبی دیکە و لایەنی دیکە و ڕەوتی دیکەشی بێتەنێ و پەرەی پێ بدەین و وەک هاوڕێمان کاک تاهیر فەرمووی ئێمە هیچ ڕێگای گوریزێکمان نیە جیا لەوەی کە یەکتری قبولکەین و مەحکومین بەوەی کە لە داهاتوی ڕۆژهەڵاتی کوردستانە ئەگە دەمانەوێت بەرژەوەندی میلی بەرژەوەندی نەتەوەیی بەرژەوەندی گشتی لە بەرچاو بگرین دەبێت حتمما پێکەوە کار بکەین بەو هیوایە کاک ئیسماعیل هەرکەم لە بەڕێزان زۆر زۆر بەخێبن بەنامەکەمان گەیشتە کۆتایی زۆر سپاس بۆ بەشداریدان عزیزان و خۆشەویستان بینەرانی کوردکانەوە ناوەندی هاوکاری سەلماندی کە ئەو حزبانێکە لە کوردستانە خوێن و قوربانی و تێجویان داوە ڕیشەیان هەیەوە دەتوانن بەکاری هاوبەشەوە هیوایەک ببەخشن بە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و نوێنگەی خەباتی کۆمەڵایەتی و نەتەوەیی و دەتوان و سیاسی بووە ڕۆژهەڵاتی کوردستان پارچەیەکی گرینگە لە 4 پارچەی کوردستان بەڵام لەژێر سیستم و دەسەڵاتی وەکو کۆماری ئیسلامی بۆتە پێشنگ لە خەباتی مەدەنی لە خەباتی سیاسی و لە خەباتی شۆڕشێرانە لە خزمەت هەرکام لە بەڕێزان بووین بە واسکردن لەسەر ئەو ڕووداوانەیەوە لە ئێرانە و لە کوردستانە لە ئارادایە و ئەرک و مەسئولەتی ناوەندی هاوکاری هەرکام لە بەڕێزان کاک تاهیر مەحموودی ئەندامی دەستەی کارگەری حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بەڕێز کاک ئومید ئەحمەدزادە ئەندامی جێگیری کۆمیتەی ناوەندی کۆمەڵی شۆڕشێرانی کوردستانی ئێران و کاک تەهالی نژاد ئەندامی کۆمیسیۆنی ڕێکخراوی نێوخۆی وڵات و کاک ئیسماعیل شەرەفی ئەندامی کۆمیتە ناوەندی حیزبی دیموکراتی
کوردستان تا گەیشتن بە بەهاری ئازادی هەر شاد و سەرکەوتوو بن.